بەشی یەکەمت کرد لە مۆزوعی مەولودی یادکردنەوە کەوتت قۆناغی دووەم باسەکەم. قۆناغی دووەم وتم مامۆستایانی ئاینی، وتم ئەحزاب چ علمانی بێ چ ئیسلامی بێ کە ئاهەنگ دەگێڕن زۆربەی ئەفرادەکانی ئەحزاب ئیسلامیەکان پرسیاریان لێ بکە دەڕۆڵا مەولود بیدعەیە. بەڵام بۆ سیاسەتی حیزب دەیکا سیاسەتی حیزب ئەوڕۆ هەر حیزبە دەیەوێت زیاتر دەریخا پێغەمبەری خوای خۆش دەوێت جەماوەر بۆ خۆی کەسب بکات و خەڵکی لێکۆ بێتەوە وڵا پیاوی چاکن و باشن. ئەوە سیاسەتێکە نەک مۆزوع تعظیمی پێغەمبەر نییە و خۆشویستنی پێغەمبەر نییە عەلەیهی سڵام إلا من رحم الله، ناڵم هەر هەموو إلا من رحم الله، تعظیمەکە مەسلحەتی شخصی حیزبیە. تەصنیفی دووەمیان مامۆستایانی ئاینی تەماشا دەکەین مامۆستایەکی ئاینی مەولودنامەیەکم بۆ دەخوێنێتەوە زەوی لەسەر پشتی گایەگا لەسەر پشتی ماسی و ماسی لەسەر هەوایە و نازانم چی ئەم خوڕافیات و تڕەکەڵەکە لە چی یا بۆ نمونە بۆت باز دەکا وەڵا مامۆستا لە مەولودنامەکەیدا دەیخوێنێتەوە کاکە گیان پادشایەکی زۆر زاڵم و خوێن ڕێژ و ستەمکار و خراپ هەبوو بەڵام بە حکمی ئەوەی کە مەولودی دەکرد ئامۆزاکەی ڕۆژیشیان زەفەری پێبر ویستی لێی بدە یەکسەر خشتێک لە دیوارەوە هاتە دەرەوە بەسەری ئامۆزاکەی کەوت و کوشتی دەنگێک لە ئاسمانەوە هاتوتیەوە چونکە مەولودی دەکرد ئێمە پاراستمان کەواتە دەبوو ئەو مەولودنامە دەبوو سەڵدان بپارێزرێ قەزافی بپارێزرێ ئەم شتانە مەولودنامە خوڕافیاتە بێگومان خوڕافیات گومانی تێدانێت کە خوڕاف هەر کەسێک دەڵێ شەرع و دینە قل هاتوا برهانەکم جەنابەت پرسیارت کرد پێش من پرسیارت کرد باس کرا جمهوری علەما كباسي دليل كلا دليل يعني قال الله قال رسول الله زين اخواتي فرموا في عمرتي فرموا عليه الصلاه والسلام بو من ليره وبرشاري اذا كان بو همو او كساني كا مولود دكن ضلن مولود كردن خير يعني شره الجواب ده دبي بلن خير چكا شر بيناك او خيره في عمر اخوا زاني يا جاهل بو بي اگر بلن جاهل بو بي لا بتواوي كم بشاركم كبلن جاهل بو نيزاني ومولود خيره مولود كردن دلن كافر بو شلون دل پیغمبر جاهله دبي بلا پیغمبر زانيويتي باشا كزانيويتي كتمي كرد يا بلاغي كرد پیغمبر صلى الله عليه وسلم او علمي كزاني مولود كردن خيره راي جيان بامتك يا شار ديوا كبل شار ديوا او كافر دبي چکه پیغمبري خو اداي امانه کردو بلاغي رساله کردو كبجل راي جيان دو درو دكا چکه هیچ بلغي چي لسريه باشا بلام لدواي قران والسنه زانایان هاتن علمایان هاتن هەندێک لە زانایان ئەم یادکردنەوەیان پێ باش بووە و تأشیدیان لێ کردوێتەوە بۆ نمونە ئیبن حەجەری ئەسقەلانی پێی باشە عەبدولکەریم مدەڕیس کە باڵێن سەرۆکی زانایانی عێراقی بووە و کوردیشە و یادکردنەوەکەی پێ باشە هەروەها ئیمامی شافعیە فەرمێ هەر شتێک باش بوو یعنی هەر شتێک باش بوو ئەمە شەرعیە قسەکەی ئیمام شافعی بۆ ڕاستکەمەوە إمام شافعي رحمة إخواني بدأ فرم من استحسن فقد شرع فرمي هر كسي لديني خوادا بلا من شتيكم بي باشا وبلغشي لسر به أو الشريعة داناوا أو كفرة إمام شافعي دجي أويا شو أخواني فرد قاعدة فرميتي أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله أو أنا جقل أخواه شريكي تريان هيا شرعي كان بودانين جقل أخوة كأخوة إذني ندابه أما خطرة تو بسياري جوانت كيف بيشتر وتتباشى دكرين ويجي بسياراني فيش مناشرين أماني اسم مناشرين نا يعني بشوي قويد أو بينج نواجه دكري بكينشش نولا ناكري بو ناكري شكو شرع إخواني وبلغي لسرنية إي بو دكري من روجك دياري كم لصالك دا بڵێم وڵا لەو ڕۆژەدا کاکە تایبەتە دەبێ چی بکەین شتێکین کە پێغەمبەر نەیکردووە نەشی فەرموو بیکەن باشە بەڵام مەوضوعەکە باشە من پرسیاری ئەوم لەسەر ئەو بوو کە هەندێک شتەیە واجباتەکان بۆ کۆڵێ ئەوەی کە واجباتە لە ئیسلامە جیاکراوە و ئەوەی کە حەڵاڵە جیاکراوەوە حرامە جیاکراوەوە بەڵام هەندێک شت هەیە دەکرێت وەکو ئەو دکتۆری پێشتریش وتی هەندێک کار هەبووە کە لە شەرعا نەبووە بڵێن لە ئیسلاما نەبووە بەڵام کە پێغەمبەر درودی خوا لەسەر وێزانیوێتی باشە و نەبووە تەبیعی بووە ئێستاش ئێمە دەڵێن بۆمان بێنەوە کە لەسەر دەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتە کرابێ و پێغەمبەری خوا ئیقراری لەسەر کردبێت تاوەکو بڵێن باشە ئایا لەسەر دەمی پێغەمبەر مەولود کرا و پێغەمبەر بێدەنگ بێ بەباشی بزانێ خۆی وتی نەکراوە چی بۆ من باس کردووە دەڵێ لە چەند شتێکە زۆر مبارەکن وەکو شەوی قەدر شەوی قەدر بابە سوورەتی لەسەرە ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر دەبێنە ئاەتێکم بۆ بێنەوە لەسەر مەولود روجي عرفان ببازك حديثي صحيح لترك في عمر صلى الله عليه وسلم دفر من روجي فرموديان هنا وفر خمر خير التربيه وبو كبر رجوبه ربيع دوازي ربيع الاول يا دو شمان وفي لبري للروجي دو شمال لدايق بوم والقران هاتو تخوارو ما نبراكم اوانيش باواب كان همود وشما يكبر رجوبن والله دلين دستان خور بي خو اخر تامنسي كواتا بلغكا عملي بيدا كان پیغمبر دفرمي بروجوبم خلشي امرو نان دخوا لو رجدا دجي يكن يالنا كواتا بروجوبونك طبيعيه نقل لمانجي الربيع الاول بتايبت لها مو صاله كذا اگر كسهل لم رجابو يكرا مخالف سنه في عمر وانا ناك بوينك رقيناك
سنە دەشێت بتوانانی بیکەیت و تایبەتی کەیت ئەوە لێرەدا بێ شەرعیە دەنا هەموو دووشەمەیەک بەڕۆژوو بە خوا خێرت بنووسەکارێکی باش دەکەیت. ولا زۆر سپاس بەڕێز دکتۆر عەبدولەتیف ئەحمەد دکتۆرا لە زمانی عەرەبی و عەقیدەی ئیسلامی زۆر سپاس بێت ئەوانش کە وتمان لە خۆشەویستیمانە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵک غەڵەت حاڵی نەبێ. بەڵێ درود خۆی لەسەر سپاس بۆ ئێوەش بەڕێزان بۆ تێچەن و کۆمنتەکانتان سپاس بۆ هاوکارانم.